گوزەرێک بە ڕێگای سلێمانی پێنجوێندا دەکەین، ڕێگایەکی تەواو وێرانە و بێخزمەت، ڕێگایەک کە بە شادەماری ئابووری زۆنی سەوز لە هەرێمدا دەندرێت. لەسەر ڕێگای نێوان ئەو شارانەی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستانی بەسەرەوەیە جیاواز لە دیمەنی خراپی ڕێگەوبانەکان چەندین دیمەنی ناخەژێنیش دەبینی. بە نمونە ئێرە ڕێگای نێوان سلێمانی بۆ پێنجوێنە، کاتێک لەم ڕێگەیەوە گوزەر دەکەی دیمەنی سوتانی ئۆتۆمبیلێکی بار هەڵگر دەبینی کە نزیک مانگێک پێشێستا بە وتەی شایەت حاڵانی نزیک لە شوێنی ڕووداوەکە بەهۆی مەترسیداری ئەو مادەی ئەم ئۆتۆمبیلە هەڵی گرتبوو لە ئەنجامی ڕووداوێکی هاتوچۆدا تەنانەت شۆفێری ئەم بار هەڵگرەش ناتوانێت گیانی خۆی ڕزگار بکات. ئەمە جیاواز لە زیانە گیانی و مادیەکان. تەنانەت ئەم کێڵگەی نزیک لە شوێنی ڕووداوەکەشە مانگێک پێشێستا ئامادە بوو بۆ چاندنی هەموو بەروبوومێکی کشتتوکاڵی، بەڵام لە دوای ڕوودانی ڕووداوەکەوە بەشێک لەم کێڵگەیە هیچ سوودێکی بۆ هیچ بەروبوومێکی کشتتوکاڵی نابێت. قەزای پێنجوێن تێپەڕ دەکەین و بەرەو دەواازەی سنووری باشماخ بەڕێ دەکەوین. دیمەنەکان دیمەنی تەراتێنی بارهەڵگری سوتەمەنی و ئەو ئۆتۆمبیلانن کە ئاڵوگۆڕە بازرگانیەکانیان لە ڕێگەوە بە شوێنی مەبەست دەگات. ئێرە ڕێگای یەکێک لە خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستانە کە دەواازەی سنووری باشماغە بە خاڵێکی سنووری گرنگی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێراندا دەنرێت. ڕۆژانە لەم ڕێگەیەوە بە چەندان تەنکەری گەورەی هەڵگری سوتەمەنی مادە سوتەمەنیەکان دەگوازنەوە و ئاڵوگۆڕ لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێراندا دەکەن کە ئەم بار هەڵگرانە بە هۆکارێکی سەرەکی خراپی ڕێگاوبانەکان لەو ناوچانێک گوزەری تێدا دەکەن دادەنرێن و هۆکارێکی شن بۆ پیسبوونی ژینگە و لە هەمان کاتدا دەبنە مەترسی بۆ سەرگیانی ئەو شۆفێرانەی کە دەبنە هاوڕێگەیان. هەموو ئەم مەترسیانە سەرنجام بۆ گیانی هاوڵاتیان و داهاتەکەشیان بۆ گیرفانی بەرپرسانە. لە بەدواداچوونی ئەم جارەمدا باز لە داهاتی خاڵە سنووریەکان بە ئاگاداری دوو زۆنەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گیرفانی بەرپرسان دەکەم. ئێرە مەیدانێکە بۆ کۆبوونەوەی شۆفێری بارهەڵگرەکان. لێرە نۆرە دەگرن بۆ گواستنەوەی ئەو سوتەمەنیەی دەیگوازنەوە بۆ کۆماری ئیسلامی ئێران. ئەو شوێنانی کە ئێستا من پارە ئەدەم لە سلێمانی 10,000 حەماڵە دەم کرێگار 5,000 قەپانە دەم، لێرە 5,000 قەپانە دەم، 5,000 ناو مەرزەکە ئەدەم. ئەمە 25 تا ئەمە 25 64,000 سۆنەرە دەم. باشە. بۆ لە سەرگیرفانی من 64,000 وەرەگریت. ئایا تۆ ئەو سۆنەرە بۆ ئەمنێتی خۆت نییە؟ ئایا تۆ بۆ پشکنینی سیارەکەی خۆت نییە؟ لە ناوچەکە دووریان خستینەوە. وتی نابێت؟ سەما لەسەر ساحەکە نیە ئێمە بەس
چوونی تیمی شارپرێز بۆ دەواازە سنووریەکە دوای چەندین خۆپیشاندانی شۆفێرانی بارهەڵگری دەواازە سنووریەکە دێت کە چەندین ساڵا گیرۆدەی ئەو گرفتانە بوون کە کۆمپانیەکانی حیزب لە ناوچەکە بۆی دروست کردو. ئێمە لە بەشی ئێرە تقریبا 150,000مان ئەڕوا لە مەرزەکان لە نمونە من کە لە پێنجێنەڕۆ 150,000مان ئەڕوات ئەچینە دیوی ئێران $500 لێ سەنەدی بۆ بەندەری ماخۆمێنی ئەگە شوێنەکە دوورتر بێ زیاتر وەرەگرن تا $900 $950 ئەڕوا بەس ئێرانەکە نایدا ئێرانەکە نایدا لێرم پاری کردێتانە سەرن کێ لێتانە سەرێت ئەم دەسەڵاتێکی چی ئێرە بەڕێوە بە خۆ دەزانی لای پاردی خودی پاردی خۆیەتی دەسەڵات ئەوان ئێستا باریشمان نادەنەڵێ بەس بۆ ئێرانی هەیە ئێرانەکەش بۆی دەرەهێنێ خاوەنی هەیە ئەمە خاوەنمان نییە کەس لەسەرمان نایەتە جواب ئەچمە خاچێرانەوە ئەو بڕەپارێم لێوەگرێ بۆ من دەری نایێنێ بە $40 باریکەم بە $50 وعدیان پێین پەشێمان بوونەوە بە $50 کە ئەچینێنەوە گەس بە سەلامەتی بێتەوە $500 بۆ منێت خۆ دەزانی $500 تەنانەت مۆبایلێکی باشیش ناکەن. قایمقامی قەزای پێنجوێن باز لە بازرگانی نێوان دوو وڵات لە ڕێگەی دەواازە سنووریەکانی قەزاکەیان و وێرانبوونی جادە و بان و بێخزمەتی قەزاکەیان دەکات. باز لە قاچاقچێتی و سەرانە وەرگتن لە خاڵە سنوورەکاندا دەکرێت ئێوەکو ئیدارەی قەزاکە تا چەند ئاگاداری ئەم بابەتەن؟ ئێمە وەکو ئیدارەی ناوچەکە قایمقامەتی قەزای پێنجوێن لەگەڵ هەممەرزی سەیرانبەن و باشماخیش لە ڕاستی ئەوان هیچ ڕبتێکیان بە ئیدارەی ئێمەوە نیە. مەرز نوێدوڵەتی باشماق داهاتەکە و ئیدارەدانەکەی ڕاستەخۆ پەیوەندی بە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە. ئێمە ئاگاداری ئەوە نی کە لە مەرزەکانە قاچاقچێتی هەبێت و جۆری شاری ئەوەیە لە 2010 لە شاری پێنجوێنە بەردێ نەخراوەتە سەر بەرد لەبەرەوە خەڵکی پێنجوێن بەس سوتەمەنی بووە بۆم حکوومەتە ئەو داهاتی باشماق کە پەیاکرد لە باشماقەوە با لە 5 بۆ پێنجوێن سەرف کرایە با پێنجوێن شارێ بواە خەڵک باتە سەیرانی تیاگەدا باتە نمونەی شارەکانی تر وایە ئەمە پێنجوێن شوێنێ نییە بڵێ وڵات داهاتی تیا پەیان ناکرێت ئێمە زەویزارمانەیە ساڵی وایە 10,000 نەفر لە ئێرانی و لە سووری و لە خەڵکی شارە زورانێن لێرە ئیش ئەکەن لە پێنجوێنە ئەبێ پێنجوێن نمونە وایە بە سەیری شتەکەی کە بڕوان پێ بکە ئەو تەلبانە کراوە لە ناوڕاستی جادەکەیە 10 ساڵی ڕێگە کراوە هەموو ڕۆژە تێگەچێ و یەن دڵۆ بێت لە حیمیلیەن ڕووخاوە بەم دیادیانی هەر لە شار ناچێت شار ئەو شارەیە کە خەڵک هاتە ناوی بێت ڕسمێکی دیابیرێ بێت دیارێک باتێرەکە خۆیان بە شەوا وەرە کاف
درۆنی زەرد. تەسەورکە لە کاتی تەقینی لە TNT خەتەرترە چکە لە پێش چاوی خۆم سایق تانچەکەی ئاگری گرتیە مەزالی نەدایە خۆی فڕێدا لەگەڵی سوستایە بە دەگمەن دوور بێ ئیشاڵڵا بە دەگمە سارەی نەفتە ئاگر بگرێ و سایقکەی نەزاتی دەبێت. ئەمە لەو ڕێگەوە تا ڕۆیک لە هەولێرەوە تاوەکو سلێمانی زۆربەی یەکساییدا باشە بەڵێ و زۆربەی ڕێگەوبانەکانشی خراپە ئەمە زۆر خراپە مەوزوعی خراپی ڕێگاوبان لە کوردستان بەعام بە تایبەت بینی هەولێر سلێمانی یعنی تەسەورکە هەمومان ئەوەمان بیستیە چمیا بارانی هەڵەبجا بەردەڕەش هەولێر و هەولێر کۆیە باشە سلێمانی کەلار ئەو یعنی زادە خەتەرەکانی کوردستان سلێمانی کەلار تەسەورکە وەرە لە ئاماری 15-20 ساڵ دەربیناهی ئەو ڕێیە خەتەرانێک کە باسم کرد قەناعەتت هەبی هەندی چمیابارانی هەڵەبجە ئینسانی کوشتیە تەسەورکە ئەنە ئەو ڕێیە خەتەرانی و ئەملۆتم باس کرد کە سابەتەکەی من هی سەر جادەیە بەردەوام لەسەر جادە یعنی ڕێیەکانمان زیاد لە پێویست خەتەرە مەسەلەن ئێستا تەمەشای ئەو ڕێی کوێ بکە ئێستا وەرە بچین تەمەشا دەکەی لەسەر ئەو ڕێیە خراپەش کامیرەش دانرایە کامیرەکە بەخۆی لەو جێیە خراپە بەغێر مباشر پێت دەڵێ کە ئەو کامیرەی لە بۆ سەلامەتی تونیەوە بزنس دەدانرایە. ئەم بارانەی کە ئێوە دەیبن بۆ شوێنی مەبەزیتر لە هەولێرەوە بێنن بۆ ئێران یا لەوێەوە بە پێچەوانەوە بێ چەند بازگە بە چەند بازگەدا تێزەپڕن ئەو هەنگاوانە چین بۆی کەم ئێمە خۆمان
بەپێی جوین ئاماری دەستەی دەواازە سنووریەکانی عێراق لە هەرێمی کوردستاندا 20 خاڵی سنووری و 8 دەواازەی سنووری نافەرمی و 4 دەواازەی نێودەوڵەتی بوونیان هەیە. ساڵانێکە داهاتی ئەم دەواازە سنووریانە زۆر جار گفتوگۆی توندی لە نێوان حیزبە سیاسیەکاندا دروست کردووە. بە جۆرێک لە بانگەشەکانی هەڵبژاردندا وەک چەکێک دژبەیەک بەکاریان هێناوە و زۆر جاریش هۆکاری دانوستان و ڕێکەوتنی دوو حیزبە دەسەڵاتدارەکەی هەرێم بووە بۆ دابەشکردنی پۆست و وەزارەتەکان لە نێوان خۆیاندا. دوجار بنۆ کابینەی حکوومەت و 5 خولی پەرلەمانی نەتواندراوە نەک لە دابەشکردنی داهاتدا شەفاف بن، بەڵکو زانیاری لەبارەی داهاتی سنوورەکانیان لە نێوان خۆشیاندا شاراوەیە. تەنانەت نەتواندراوە ئەو داهاتانە بخرێتە خزمەت هاوڵاتیانەوە. شارپرێز بۆ وەرگرتنی زانیاری لەبارەی داهاتی ئەو بەرهەمە سوتەمەنیانەی دەبرێتە کۆماری ئیسلامی ئێران و ئەو بڕەپارەیەی لە شۆفێرانی بارهەڵگر وەردەگیرێت پەیوەندی بە چەند لایەنێکی پەیوەندیدار لە حکوومەتی هەرێم لە هەردوو زۆنەکەوە کرد، بەڵام ئامادەیان نەبوو هیچ زانیاریەک لەم بارەیەوە ئاشکرا بکەن.